سڵاو کەمتر لە 40 ڕۆژمان ماوە بۆ ڕێفراندۆم ئێمە بەرەو ڕێفراندۆمێکی چارە نووساز دەڕێن کە گەلی کورتیا بڕیارەکانی خۆی یاخود بڕیارێکی چارە نووساز دەرەکە ئەوەی کە دیقەتە درێ ڕۆژ بە ڕۆژ دەنگی بەڵێکان لە ناو کوردستان ئازیاکە و دەنگی ناڕزایی لە سیاسەتی نێودەوڵەتی وڵاتاندا بەرەو کەسبوونەچێت ئەگەر ناڕەزە ئەگەر با بڵێن تەئیدکردن نەبێت بێدەنگیە بەرامبەر بەم ڕێفراندۆمێک کە لە کوردستان ناکرێ و هیوادارین تا ئەگەینە ئەو ڕۆژێک کە انتخابات یاخود با بڵێن ڕێفراندۆمەکرێت دەنگی بەڵێکان ئەوەنە هەڵکشن کە تر لە 90 بەرەو سەر بێ ئێمە لەم بابەتێ ئەم ڕۆمانە تیشکەخێنە سەر هەردوو بەشەکە سیاسەتی نێودەوڵەتی و هەڵکشانی دەنگەکان لە ناوەوەی کوردستان و با بڵێن دابەزینی ئاستی ئەوەی بابەتی نەخێر لە کوردستانە حەزەکەم لە سیاسەتی نێودەوڵەتیەوە دەست پێ بکەم لەگەڵ مامۆستا چرۆیە مامۆستا چرۆ کە خۆی مامۆستای زانکۆی و لە تایبەتمەندە پسپۆرە لە سیاسەتی نێودەوڵەتیە لەوە دەست پێەکەم لەم بابەتەدا مامۆستا چرۆ سڵاو سڵاو لە جنابش هەرچەند شەویش درەنگە و بەڕێزیشت پەلاتە پرسیارەکەم ئەوەیە ئێمە وەکو کورد ڕاستە سەفیرمان نییە معتەرەف نین بەڵکو هەر حیزبێک بەش نوێنەرێکی خۆی هەیە لە دەرەوە لە هەر سەفارەتێکی عراقیشە بڵێن ملحەقێکی سەقافی کوردی هەیە جۆرێک بێجگەلەوەی کە پێڵێن با بڵێن ئەو لاجیئانەی کورد کە لە دەرەوەن دیاسپۆرایان دروست کردوە پرسیارەکە لەمەدا تا چه ئاستێک ئەمانە ئەتوانن ببنە دەنگێک بۆ ئەوەی کە کورد یاخود ڕێفراندۆم یاخود دەنگی سەربەخۆیی کوردستان بە دنیا بگەێنن و بیکەنە ئەمرێکی واقع لە سوپاس بۆ جەنابەت بەس بەر لە وەڵامدانەوەی پرسیارێک حەزەکەم ڕاستکردنەوەیەک من اختصاسەکەم پەیوەندی گشتی نێودەوڵەتیە چونکە پەیوەندی نێودەوڵەتی لەگەڵ پەیوەندی گشتی نێودەوڵەتی دوو چەمکی گیان وەلو یەک ئامانجیشیان تقریبا هەیە مایکرۆ بەڵێ ڕاستە ئێمە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێممان هەیە ئەبێ باش خۆی ئامادەکردی بێ بۆ ئەم پرۆسە گەورەیە چونکە پرۆسەیەکە پەیوەستە بە هەموو میلەتی کوردەوە وەک چۆن لە سەفارەتەکان ملحقاتیان هەیە ئەو ملحقاتانە لە ملحقی سەقافیە ملحقی تیجاریە ئێمە بێ بپرسیم زان ئێمە ئەمانەمان هەیە یا تا چەند ئەم نوێنەراتەکانی ئێمە لە دەرەوە بە تایبەتی لەو وڵاتە زلهێزەکان توانی ویانە هەوڵ بدەن بۆ ئەوەی لۆبی دروست بکەین لەو شوێنانە چونکە لۆبی دروستکردن یەکێکە لە خاڵە جەوهریەکان بۆ ئەوەی تۆ پشتیوانی بۆ خۆت پیا بکەیت مەرجیش نییە لە دروستکردنی لۆبیە تەنها تۆ ئەو کەسانە بێت کە کوردن لە وڵاتانەیە تۆ ئەتوانی لە وڵاتانەیە سیاست مەدارەکان نووسرە گەورەکان کە کاریگەریان هەیە لە سەر ڕای وڵاتەکەیان و تەوجیهکردنیان خەڵکە بەتەمەنەکانی کە خانەنشین بوون لە بواری عسکەری لە بواری سیاسی ئەوانەی دەستیان هەبووە لە دانانی استراتیجی وڵاتەکەیان ئەمانە ئێمە هەمووی ئەبێ لەناو ئەو لۆبیە گەورەیە کۆکرا بێتەوە ئەوە لەو من تەسەورەکەم هەندێک لۆبیمان هەیە لە ئەمریکا لە ئەوروپاش هەندێک باز ئەکان بەڵام بەڕای من هێشتا لەو ئاستە گەورەیە نییە ئەگەر بینە سەر ئەوەی ئەو کەسانەی کە لە دەرەوەن تا چەند ئێمە ئەم نوێنەراتیانە یاخود موقعی دیبلۆماسی کوردی لە دەرەوەی هەرێمی کوردستان چەند توانیوێتی یان ئەتوانێ ڕای ئەوان وەربگرێ یاخود کاریگەری هەبێ لەسەریان کە بە دەنگی بەڵێ بۆ ڕیفرەندۆم دەنگ بن ئەمە ئەکەوێتەوە سەر ئەو پەیوەندی ئەو کەسانەی کە لەو نوێنەراتیانە لە دەرەوەداناون تا چەند پەیوەندیەکانیان وا بربڵاو باش کردووە چونکە ئەمان لەسەر ئاستێکی حکومی لە وڵاتیان تا چەند توانیوانە پەیوەندیان لەگەڵ لایەنە سیاسەکان لە وڵاتانە خۆتانزانن هەموو لایەنە سیاسەکان کەوادر و خەڵکی خۆیان هەیە لە دەرەوە خەڵکێکیش هەیە کە هیچ پەیوەندێکی بە سیاست و بە پارتی سیاسەکانەوە نییە ئێمە ئەبێ ئەم نوێنەرایەتیانەی ئێمە یاخود ئەو خەڵکانەی ئێمە کە کار لە سەر مەسەلەی بەلۆبیکردن یاخود بە زیادکردنی دەنگی بەڵێ لە دەرەوەکان ئەبێ پەنابەرن بۆ کێ پەنابەرن بۆ ئەم کەسانی کە جارێ قەراریان نەداوە سەر بە هیچ پارتێکی سیاسی نین ئەو وڵاتانی خۆیان کوردەکانی خۆمان تۆ ئێستا لە بەردەم دووڕیانێکای دووڕیانی بڵێیە دووڕیانێکیش نەخێرە کە ئێستا کەمپینی بۆ ئەکان ئێمە ئەمانەوێت دەنگی بەڵێکان زیاد بێت چۆن ئەتوانین دەنگی بەڵێکان زیادکەین ئایا ئەو کەسانی ئێمە کە لە دەرەوە لە ئەوروپای لە کەنەدا لە ئەمریکا لە ئوسترالیا لە هەر شوێنێک لەو پارچانەی دنیا هەیە تا چەند ئەم خەڵکانەی ئێمە
زیرەکانە لێ هاتوانە ئەتوانن قەناعەت بە بەرامبەرەکان بکەن چونکە تۆ هەتا قەناعەتی پێنەکەی هەتا ئێوارە پێ بڵێ تۆ دەنگ بە بەڵێ یاخود تۆ دەنگ بە بەنەخێر بە کوردەکانی ئەوێ بڵێ ئەمە جانبێکی جانبێکی تریش ئێمە ئەتوانین چی بکەین شتێک هەیە لە زانستی پەیوەندی گشتی نێودەوڵەتیە پێی ئەوترێ بەکارهێنانی قادەی ڕەئی قادەی کێیە قادەی ڕە لە وڵاتێکی خۆت هەتا لە ناو کوردستان ئەتوانین دروستیکەی قادەی ڕەئیش لە دەرەوە ئەتوانین دروستکەی قادەی ڕە ئەوەی کە باسمان کرد لە خانەنشینە ئەسکەریەکان سیاسیەکان نووسەرەکان ڕۆژنامە نووسەکان ئەوانەی کە ئەتوانین کاریگەریان هەبێ یاخود خەڵکی دیار لە ناو خەڵکی دیار بەڵێ پەیمانگە استراتیژیەکانیش دەتوانین بەکاربێنین لە ناو کوردستان ئێمە چۆن ئەتوانین کاریگەریمان لەسەر قادەی ڕەئی هەبێ قادەی ڕەئی لە کوردستان ئێمە بە حکمی ئەوەی کۆمەڵگەیەکی موسڵمانین زیاتر ئەتوانین سود لە زانانی ئاینی وەربگرین ئەوانە بەشێکن لە قادەی ڕەئی لەبەر ئەوەی جمهورێک یاخود جەماوەرێک هەیە بە قسەی ئەکا ئەتوانین سود لەوە بگری ئەتوانین سود لە نووسەر و ڕۆژنامە نووسەکان وەربگری بە تایبەت ئەوانەی کە فکری نەتەوەییان زیاتر بەهێزە چونکە ئەمە شتێکی نیشتیمانیە شتێک نییە بۆ پارتێکی سیاسی مەسلەی کوردستان مەسی هەموو نەتەوەی کورد ئەکا هی پارتێکی سیاسی ناکە ئایندەی نەتەوەی زۆر ڕاستەی ئایندەی نەتەوەکە جارێکی کە قادەی ڕەئی کێمان هەیە گەنجمان هەیە هەندێک گەنجمان دروست بووە گەنجەکانی تر یا ئەوانەی کە ئەتوانن دەنگ بن چۆن ئەڵەی متەمەلقن پێیانەوە یاخود حەزیان لە قسەکردنیانە جێگەی سەرنجن بۆیان کەسێکی کاریزمایە بۆیان ئەم کەسانەش تۆ ئەبێ بیدۆزیتەوە ئیشی لەسەر بکەی جگە لەوە لە قادەی ڕەئیە ئێمە بێجگە لە نووسەر و ڕۆژنامە نووس و پیاوانی ئاینی تەنانەت هەندێک جاریش نەک هەندێک جار زۆر جاریش پەنا ئەبرێ بۆ ئەوانەی سەرۆکی خێڵەکان زۆر ئاساییە لەبەر ئەوەی ئەگەر جاران زۆر جار خەڵک مەسەرەن ناوی دوانی یاخوسیانی خۆی ئەنووسی لە لەقەبا بەڵام ئێستا ئەڵێ فلان قەرەداغی فلان نازانم گەرمیانی فلان نازانچی کەواتە قەومیەت کەواتە عشیرەت ئەمانە کاریگەری و ڕۆڵی خۆیان هەیە قسەکانت بیرنەچە دوایەوە خزمەتە شانێنێ مامۆستا حەمەکەریم بەڕێزت حەزەکەم لە بینەوە ناو کوردستان وەکو متابعێک و مراقیبێک خۆم یانی لەم هەفتەیەدا زۆرتر هەستەکەم کە دەنگی ئەوانەی کە ئایانود نەخێر زۆر بەتوننی بەرەو کەسبوو نەچێت بە معنایەک ئەڵێن ئێمە کە ئەڵێ نەخێر ئەبێ فەرق بەتایبەتی هەندێک لەوانەیە کە لە فەیسبوک و ئەو گەنجانەی مامۆستا باسی کرد و زۆری تریش ئێمە ناڵین نەخێر ئەبێ شتێک هەڵبژێرین بەتایبەتی هەندێک لەوانەی ناو بزوتنەوەی گۆڕان لە بینی ئەو نەخێرەی کە وەکو باسەکرێت لە بینی ئەوەیش کە ئیلا ئەبێ لە 25 نوێبێ ئێمە ئەبێ شتێکی تر هەڵبژێرین کە ئێمە خۆمان سەر بەخۆیمانەوێ لەبەر ئەوە ناکرێت ئێمە بڵین نەخێر نەخێر شەرمەزاریە بۆ ئایندە و بۆ ئایندەی ئینسان بەگشتی پرسیارەکەی من لەمەدا پێتوانیە ئەوەی کەوتو ئەڵێن نەخێر تا ئێستا تووشی جۆرێک لە شیزۆفرینیا بوون کەلیمەی شیزۆفرینیا بەڕێز دەزانیت یعنی ئینفیسامی شخصیە خۆی بەڵام لێرە من بە معنای ئینفیسامی عقلی بەکارێنم یعنی هەموو یەکێک هەموو تاچێک لە ئێمە لەو پەر لە ناخی خوا ئەو کەسێک کە زۆر بەتونجیش ئەڵێ نەخێر قەناعەتی وایە کە کورد بێ سەر بەخۆ بێ کاکە بولبولێک حەزی لەسەر بەخۆی و ئازادیتر چۆن ئینسانێک حەزی لێنێ بەڵام کاتێک ئەڵێ نەخێر کۆمەڵێک ئەرگۆمنتی سەقەت وای لێ کردو بڵێ نەخێر دژایەتی حزبێکی دیاری کراو دژایەتی کەسێکی دیاری کراو تەقلید ترسان لەوەی کە پێی بڵێن تۆ متەخەلیفی ترسان لەوەی کە پێ من خۆم سەدان جار پێم وتراوە تۆ پارتی تۆ ئەوەی بەم شێوەیە ترسان لەم شتانەوەی کردو کە بڵێ نەخێر ئەم شیزۆفرینیای تۆ پێتوانیە لەناو ئینسانی کوردە حاڵە حاضر وایە یعنی ئەوەی کە ئەڵێ نەخێر جۆرێک لە شیزۆفرینای توش بوو من پێم وایە ئەوانەی کە ئەڵێن نەخێر جارێ پێش هەموو شتێک ڕەتفعلە فعل نییە منیش مەبەستمەوەیە فعل نییە مەسلەی انتخابات پرۆسەیەکی فعلیە زادەی فعلە زادەی ڕەتفعل نییە حتا ئەم ڕیفراندۆمی کە کورد تەبەنی ئەکا وەکو نەتەوە و کۆمەڵێ لە ئەحزابەکانش طبعاً پێشەنگایەتی ئەکەن یا پێشڕەوایەتی ئەکەن ئەمە حەقی خۆیەتێ ڕێگا لە هیچ کەسێک نەگیراوە بۆ ئەوەی بەشداری لەم ڕیفراندۆمەیە نەکات هەموو کەسێک هەموو کوردێک بۆی هەیە ئەوە بکە بەڵام بڵێن نەخێرچەکان نەخێرەکان زادێک ڕەتفعلە هەموو ڕەتفعلێک یعنی
مەوداکەی کورتە مەودایەکی دوور و درێژی نییە بۆیە ئەوەی کە جەنابەت ئێڵێ وەکو سەرنجت داوە بڵێن گروپی نەخێر بەرەو کزی ئەڕوا ئەمە زۆر ڕاستە سببەکەشی ئەوەیە کە نەتیجەی ڕەتفعل ئەو ڕەتفعلە مەوداکەی کورتە مادام مەوداکەی کورتە ئەوە تا لە ئێستاوە دەرکەوتووە بەرەو جدێتی زیاتریش بچیت طبعا ئەمجا من پێم وایە ئەوەی کبرای قەومی هەبێ ئەوەی کبرای قەومی هەبێ ئەوەی ئەم خەونە قەومیەی هەبێ قەت ڕێگا بە خۆی نادا بەڵێ نەخێر یعنی ئەوانەی کە ئەڵێن نەخێر من دڵنیام ئەمانە کە تۆ ئەڵێ نەخێر بەدیلەکەیان مانەوەی ئەم واقعی ئێستای کوردستانە کەتیایە بە ئەکیدی ئێمە لە قەیرانێکی سیاسی کۆمەڵایەتی ئابوووریین هیچ کەسێکمان ناتوانین حاشا لەمە بکەین ئەمە واقعەکە و ئەزمەیەکە هەیە مادام توانیومانە ئەزمەکە تەشخیص بکەین ئەبێ بیر لەوە بکەینەوە چارەسەری بکەین ئەوانەی کە ئەڵێن نەخێر ئەیانوێ ئەم واقعی ئێستا ئەم واقع قەیرانەوی ئێستا وەکو خۆی بمێنێتەوە چونکە بەرژەوەندی شخصی ئەوان لەوەیە کابرایەکی دەوڵەمەند لە پڕێکە هاتووە وەکو قارچک هەڵتۆقی و بووە بە ملوێنێر لە غیابی قانون و قانونیەتە بووە بە ملوێنێر ئەجینە لە قانون هەبێ ممکن نییە بەو ئاسانیە ئەو هەموو ملوێنێرە ئەینە لەکە هازا هەبێ جاوە لەبەرەوەی دڵنیانە لە ئایندەی خۆی ئامادەش نەکردووە پێی بوترێ من ئەینە لەکە چونکە یەکەم پرسیار ئەوە ئەبێ بەلای کەمەوە ڕفراندۆم و نەتیجەی ڕفراندۆم حدی ئەقلی قانونیەتی تایە کە قانونیەت هەبوو ئەو کاتە لێپرسینەوە هەیە ئەوانەی کە ئەڵێن نەخێر یەکەم لە ئایندەی خۆیان دڵنیانین دووەم ڕەتفعلە سێیام ڕەتفعلش مەوداکەی کورتە وەکو ئەوەی جەنابەت دەیڵێ ئەمانە ئێستاکە داویانێتە کزی و بەرە ڕۆژ بە ڕۆژش زیاتر هینە بێت زیاتر دەداتە کزی مامۆستا هەموو خزمەتە مامۆستا بەڕێزت مامۆستا فواد هەڵحەزەکەم لە هەمان ئەم تەوەرەی کە لەگەڵ مامۆستا باسم کرد یعنی ئەو شیزۆفرینیایە کە ئێستا تووشی ئەو ئینسانێک بۆ کە ئەڵێن نەخێر تۆ پێت وایە ئەم شیزۆفرینی ئەمە کە من ناو شیزۆفرینیا کە مەڵێ بەڕێزت نایبنیوە پێت وانێ ئەم شیزۆفرینیایە مەوداکەی وەکو مامۆستا باسی کرد کورت بێ نەتوانێت لە ئایندەدا کاتێک کە ئیتر بڵین بەستەڵەکەکان ئەتوێنەوە شتەکە ئەبێتە واقعێک لە بەردێمە ئەچێتە سەر پرۆسەی دەنگدانەکە لەو لەحزە تۆ پێت وایە ئیتر ئەو گرێ ناکرێت لە مشتە من چۆن بنووسم نەخێر بۆ کوردستان بۆ مناڵەکانم بۆ ئایندەی خۆم ئەکرێ ئێمە پرۆسەی ڕێفاندۆم کە وەک پرۆسەیەکی گشتگیری نەتەوەی سیر بکەین کە کورد بەڕاستی هەنگاوێکی جەزرەبەیی و ئازایی و بیوەری ناوە لەبەرەوەی تۆ لە ناو ماوەیەکی 80 بۆ 100 ساڵێک لە دەوری داگیرکەرێکی کوردستانە کاچی مافەکان زەوتی کردووە و باوەڕی بە خاکە نییە باوەڕی بە نەتەوە نییە ئەوەیەک موڵاتینی دەرەجە سێ و چوار باس بکە و هیچ ئەو کاتانش کە قەزیەت هەبووە پیاوەتەوەمە قەزیەکی داخلیە لە ناو چوارچەوەی عراقەکەیە عراقیش خۆ دەزانی چی لە عەبدولکەریم قاسمەوە پیا بڕۆی کاڵێ کورد و عارب هاوبەشن لەم نیشتیمانە بەڵام لە مادەیەکی کاڵێ عراق جوزێکە لە ومەی عەرەبی کەواتە کورد لە ناو ململانێکی زۆرە کە ژیاوە چی بە لامەرکەزی چی بە حکومی ذاتی چی بە کۆمەڵشتۆ بۆی بگاتە ئاوات و ئامانجێک وەک برا بژی چەند زۆر جاری بە شۆڤێنی و بە ڕەگەز پەرست و ئاانە کوردیان بچوو کردوێتەوە و بە برایەتێکی درۆ ئاینزایەک و بەستونیان تۆ بەیەکەوە بەڵام هەچی سەرۆت و سامانی ئەم میلەتە هەیە بەسراوەتەوە بە مرکزەوە بۆ خزمەتی خۆیان و وەراوە بە چەک و بۆ کۆکوژی کورد و نەتەوەکەمان ئەم هەنگاوە کە هاتە ناو گۆڕەپانەکەەوە بەڕاستی هەندێک ڕەتفعل دروستەکە چونکە هەیە نەتەوەی نییە هەیە نیشتیمانی نییە هەیە ئەترسێ لە بەرژەوەندەکانی خۆی وەک حەمەکەریم وتی و قەزەی کوردیش کە چووەتە دەرەوە ئەو خوشکە فەرمووی ئێمە لوبمان کەم بووە خەڵکمان لە دەرەوە کەم بووە ئەگەر نوێنێراتی شۆڕش یەیلوژ حساب بکەی تەنیا ئسمە شەریفوان لی هەبووە تا خوێندکارانی کورد لەسەر دەستی جەمال نەبزوو کە دکتۆر کەمال فواد و چۆکێ دروست کراوە بۆ ئەوەی بتوانێت قەزیەکەمان بگەێنرێتە دەرەوە و ببێتە قەزەیەکی نیشتیمانی و زۆر جاریش لە شەستەکان ئەگەر سیرکەین تەنیا وڵاتێک کە تەیدی ئێمەی کرد بێ مەنغۆلیا بوو کە باسی کردوون ئەویشان کەم کردوێتەوە ئێستا کە ئەم ڕیفاندۆمە بینی لەناو خۆمانە کۆمەڵی خەڵک وەک کە حەمەکەریم وتی
قارچک ئاسا هەڵتۆقیون و هاتوون و بیریان نییە و وشیار نین لە مەسایلی قەومیە و نازان برایەتی ئەو برایەتە نییە عێراق ئەو عێراقی هیوا و ئاواتە نییە ئەمان بەستنەوە بەو شتانە ئێمە چه ئومێدێک ببینین لەوەی کە ڕووبکەینەوە بەغای پایتەختی خوێن بۆ ئێمە دوو نمونە سیر بکە تۆ لەگەڵ یا کە ڕۆشتووی حکوومەتێک بۆ دروست کردووەتەوانەیە بە هیچ جوارێک مافی تۆی نەیەوە پێشێلی کردووی چ لە مادی 150 کە بوو بە 140 چ لە هێزی پێشمەرگەی کوردستان چ لە بودجەی کوردستان هەموو شتەکانی پێشێل کردو وردەوەدە پاشەکشەی کردووە هاتووە F16 بۆ بێنێ هاتووە هێزی دژلە بۆ دروستکە ئەمە وای لێکردۆ کورد کەواتە لێرە ڕاپەڕینێکی عەقلانی کردووە وشیارانەی کردووە ئەو دەنگانش بەڕاستی دەنگێکی ئەکتیڤ نین دەنگێک نین کە میلەت نەوە پشتی پێبەستێ وردە کە خەڵک من لەگە کوڕی خۆما لەگە کچی خۆما لەگە خزمەکانی خۆما لەگەڵ لە چاخانە لە هێنەکە باز دەکەین کاکە تۆ کە ئەڵێ نەخێر یعنی خزمەتی عەبادی و مالیکی و بگرە هەچی شوێنێتی عەرەب هەیە ئەیکەی حەز دەکەی بچیتەوە ژێت ئەوەی فەبەر بە کچی ماباران و بەر ئەوە بکەیتەوە پێ بڵێن هەوێتێک گوێن چنێ دوێن ڕایە بۆ بیر لە خۆ ناکەیتەوە سوورەکان بەڵێ یعنی وەکوندە ینی ئەو شتێک کە گرنگە بۆ هەموو کەسێکمان و بۆ هەموو حیزبێکی کوردستانی کە پاشناوی کوردستانی لە خۆی ناوە چ لێچێتی نیشتیمانی کوردستانەوە چ لە پارتی دیموکراتی کوردستانەوە چ لە حیزبی سوسیالیست هەر حیزبێکە ئەوەی دابێ یعنی بۆ کوردستان بوو ئەی کوردستانی ڕزگار نەبێ و سەربەخۆ نەبێ و ئازار نەبێ و دەستی نەگاتە سەرمایە و وڵاتێکی پڕ لە یەکسانی و خۆشەویستی دروست نەکە ئەبێ هەر چوار مشکی دانیشی بە دیار ئەوەوە کە سبەینێ سوکوتری مافی پێڕەوانە بینێ لەبەر ئەوە ڕیفاندۆم ئەو هەنگاوە ئەو دەنگانش کە هەن بەداخۆ یعنی هەندێک ڕۆشنبیریتیاوە لەو دوێنێ قسێکی زۆر ناخۆشیان کرد ئەڵێ هەچی ڕۆشنبیر و نووسەر و ڕووناکبیرەیە ئەوانەی کە داوای ڕیفاندۆمەکەن خۆفرۆشن ئەوە بەڕاستی لە هێزێکی زۆر ناتەبا و شیزۆفرینایە وەکو تۆ ئەفەرمووی عەقڵێکی نامەعریفیەوە چرۆەکە ئەخرما مەساڵ سوالەکەم ئەمەیە خۆفرۆشن بەچێ ئێمە خۆفرۆشین ئەگەم بە میلەتەکەم خۆفرۆشم ئامادەم من ئەم قەڵەمەی خۆ من فرۆشت بەچێ ئەم قەڵەمە ئەگەر لە داواکردنی مافی گەلی کورد زیاتری نووسی بێ ڕاستە ینی هەر من ئێستا قەڵەمەم فرۆشتۆ بە نەتەوەکەم بەڵام ئەو خۆی فرۆشتۆ بە دوژمنی ئێمەنیش وا ئەڵێم ئێستا دیقەت بە لە هەموو مێژووی ئەدەبی کوردیەوە لە مێژووی بزوتنەوەی نەتەوایەتیمانەوە لە ئەحمەی خانی و بگرێ بۆ حاجی قار بۆ بێکەس بۆ کامەران بۆ دیلان بۆ پیرەمێردی گەورە بۆ هەر کەسێکیانەگەی بۆم برای مەحمەد بۆ چی ئەگرینیە هەمووی هەواری کوردستان و سەربەخۆ ئازادی ئەوانەی نەویستووە باش ئەو خەڵکە کێسانەوەی ئەوانن گەیشتوۆتە سەر ئەوەی کەوا سفرەکە ڕاخات و بانگی سەربەخۆی کوردستان هەڵڵا باشە تۆ لەگەڵ ئەم هەموو خەڵکە و ئەم 50 میلیۆن کووردا نابی خۆمەر بە تەنیا باشووری کوردستان نییە کاکە ئەمە سەدایەکە بۆ هەموو کورد لە هەم چوار پارچەی کوردستانە ئەمە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان هەموویە ئیمزایەکە بۆ حیزبەکانی باکوور ئامادەن کەوا پشتگیری بکەن پەکەکەش بەڵێ هەدەبە ئەمانە کابرا ئەڵێ ئیسماعیل دەمرتاشە ئەڵێ ئەگەر ئیمزاکەم بخوا من بەیانیم ئیمزا ئەەکەم واژۆیەکەم بۆ کوردستانێکی سەربەخۆ کەواتە ئومێدمان بۆ ئەوە هەیە پیرەمێرد ئاسا ئەو ڕۆژە پڕ لە ئازادی سەربەخۆی ببین هیوادارین مامۆستا چرۆ بێمە خزمەت بەڕێزت زۆر ئەبیستین مەسەڵەن فلانە دەوڵەت مەسەن ئەوەی کە ئەو کەسانی کە ئەڵێن بۆچی ئەڵێن نەخێر ئەڵەن مەسەڵەن فلانە دەوڵەت ئەڵێ من لەگەڵ ڕفراندۆمانیم لە کوردستان مەسەن ئێران و ئاڵێ تورکیاوە ئاڵێ فلان و ئاڵێ بەڵام ئێمە ئازای وەکو سیاسەتی نێودەوڵەتی عادەتەن هیچ دەوڵەتێک کە عێراق دەوڵەتێکی خاوەن سیادەیە هیچ دەوڵەتێکی تری خاوەن سیادە ناتوانێت تەداخلی سیاسی بکات پێت وایە ناتوانێت تەداخل بکات ناو عێراقا و بڵێ ئەبێ عێراق لەت بێ سبێنێ ئەویش عێراقیش مافی خۆی خۆی کە بەو بڵێ زۆر ڕاستە هیچ وڵاتێک نایە تۆ هیچ شتێکت نەکردۆ لە خۆیەوە سەربەخۆی لەسەر سینێکی ڕازاوە بدا بە وڵاتێک بڵێت وڵاتێکی سەربەخۆی بڵێ تەدەخل بۆ ئێمە نا ئەبێتە تەدەخل بۆ ئەو وڵاتەی کە ئەمە لێ جیابێتەوە مەسەن کوردستان لە عێراق جیابێتەوە بێتە تەدەخل بۆ عێراق خۆت دەزانی وەزعی سیاسی ناوچەکە لە ڕووی سیاسی لە ڕووی جیۆپۆلۆتیک گۆڕانکاری گەورە لە ئارایە پاش 100 ساڵ لە ئیتفاقی ئیساکیز بیکۆ گۆڕانکاریەکان بە بەرچاوەوە ئەکرێ من ئەوەی کە جێگەی سەرنجە بۆم زۆر لە میدیاکان باس لەوە ئەکەن ئیبرازی ئەەکەن مەسەن فلان وڵات لەگەڵی نییە ئەیکەن بە مانشێتی بەپەلا وەکو ئەڵێ هەنگویان لە کلۆرەدارا دۆزی بێتەوە لە کاتێکە ئێمە ئەبواە هەمی گەورەی میدیای کوردی
ئەم پارچەیە بکاتە وڵاتێک بەڵام خەلەلەکەش خۆی خۆمانە بۆ لەبەرەوەی تا ئێستا ئێمە مێدیایەکمان نییە بەناوی میدیای نیشتیمانی میدیای نیشتیمانی کە هەموو خەڵک گەورە و بچووک پشتی پێبەسێ متمانەی پێ هەبێ گوێ لێ بگرێ کاریگەری لەسەری هەبێ هیچ وڵاتێک نایە ئەم سربەخۆیە بە تاوەتی بە تۆڕەوا بینێ لەبەر ئەوەی پەیوەندی سیاسی پەیوەندی عسکەری بەرژەوەندی نەوت بەرژەوەندی ئاو بەرژەوەندی کۆی بەرژەوەندەکانی لەگەڵ ئەو وڵاتانە لە ڕووی دیبلۆماسیشەوە تێک نایە بەڵام کە هاتە سەر ئەوەی کە تۆ خۆت داوایەکەی کە خۆت ئیعلانەکەی بێگومان بە لە دوایە یەکەم کەس کە دژە دووەستا هەر ئەویش پشتیوانی تۆ ئۆکا لە بیرمان نەچێ ئەمڕۆ یادی یەک لەحظە شتێکم بیت دوای بەردەوام بیت زۆر لەو وڵاتانش کە ئەڵێن نەخێر دنیان بەرزترە لە ڕاستیە خوان گرفتیان هەیە نەک هەر لە باسی تورکیا و ئێران و سووریا ناکەم باسی وڵاتە عەرەبیەکانیش ناکەین مەسەلەن ئیسپانیا مەسەلەن بەریتانیا خۆی مەسەلەن کەنەدا ئەوانش خوان گرفتی نەتەوەیان هەیە هەر داوای ڕفراندۆمەکەن کەتەلۆنیا لە ئیسپانیا و کیوبیک لە کەنەدا و سکۆتلەندا و وێڵز و ئێرلەندا لە بەریتانیا ئەوانیش خوان و گرفتیان هەیە لەبەرەوە ئەگەر بە ئێمە بڵێن بەڵە کوردستانە بەجێ بێتەوە کاتە ڕەوای ئێ بخۆشێت بیرمان نەچێ ئەمڕۆ یادی 7 ساڵەی جیابوونەوەی هندستان و پاکستان بوو ئەمێ دوای ئەو بکەمە پرسیار بەڵێ لەوێ ئەوان گرفتی گەورە کشمیر هەبووە لە نێوانیانە ئەوان زۆر بە ئازادانە ئەمڕۆ هەموو احتیفالی ئەوەیان ئەکرد کە وڵاتەکانیان بەرەو سەربەخۆی ڕۆشتووە لە کاتێکا لە ڕووی کللتوریەوە هەندێکان لە ڕووی ئاینیەوە لە ڕووی زمان و قسەکردنەوە جیاوازی زۆریان هەیە ئەم جیابوونەوەی وای کرد ئێستا تا ئێستا هەموو ساڵێک احتیفالی ئەوەکان کە سەربەخۆی خۆیانیان پێکەناوە ناوچەیەکیش هەبووە جێناکۆک بووە کێشەی لەسەر بووە ئەو ناوچەیەش هەروەکو خۆی ماوەتەوە ئەویش هەر بۆ خۆی داوای مافی ئەوەکە کە سەربەخۆیەکی خۆی هەبێ کەواتە کوردستانیش نزیکە لەم جۆرە جیابوونەوەیەوە باس ئەگەر بگەڕینەوە بۆ مەسلەی پشتیوانی نێودەوڵەتی ئێمە ئەتوانین پشتیوانی نێودەوڵەتەکان بەکاربێنین چۆن ئەتوانین بەکاری بێنین سیاسەتی ناوخۆی ئێمە ئەگەر بەهێز بێ زۆر بە ئاسانی قوتی ئەوانیش بەتاواتی بەدەست ئەهێنین هەندێک جار ئەگەر بێتە سەر کۆمەڵێک مەسائلی شەرعیەت و ناشەرعیەت و لەبەر ناشەرعیەتی ئێمە ئەبێ ئەم ڕیفرەندۆمە دوا بخرێ و لەبەر ئەوەی پەرلەمان کاران نەکراوەتەوە یاخود ئاسایی نەکراتەوە ئەگەر بچینە سەر بابی ئەو مەسلەیەش بەڵام لەکوێی دنیاە هەیە کۆی ئەم شتانە تۆ هەمووی ببەسیتەوە باوەی کە دژی نەتەوەکەی خۆت بێت دژی سەر بەخۆی وڵاتەکەی خۆت بی پێویستمان بۆی هەموو گرفتەکان بخینە لایەک بەڵام ئەم پرسە نەتەواتی ئیبراسکەین ئیشی لەسەرکەین ناخۆشیەکە ئەوەیە کە تۆ لە خۆت لە کوردی خۆت دژاتی ئەوە بکە ئەوە ئازارە گەورەکەیە پێویستمان بەوەیە ئاشتەوایەکی نیشتیمانی دروست بکەین ئەم ئاشتەوای نیشتیمانیە کێ پێی هەڵئەستەیە بێگومان ئەو خەڵکانی کە باسمان کە قادێڕەن پێویستە پێی هەڵبستن ئەو کەسانی کە لە میدیاکان دەرئەکەون قسە ئەکەن پێویستمان بەوەی ئەو تەشەنوجانە بڕەوێنینەوە بەڕای من تەنانەت لە کەناڵە میدیاکانیشی کە هەمانە هەوڵ بدرێ ئەوەندەی قسەی زبر قسەی ناخۆش تەشیرکردن بەرامبەر بەیەک ئەمانە هەموو بڕەوێنینەوە بۆی بتوانین بەلایەن کەم هەنگاک بۆ ئاشتەوایی نیشتیمانی بنین بە مروری تاریخ ئێوە جەنابتان هەموو لەوانەیە لە من شارەزاترن بێگومان بە مروری مێژوو کورد بەردەوام گەیشتۆتە لووتکەیەک و لەو لووتکەی یەکسەر هێنایەتە خوارەوە چونکە مەترسیەکی گەورە بووە لەسەر ناوچەکە بۆ ئەوانی تر ئەم زروفە بۆ کورد نەرخساوەتە ئێستا بەم شێوەیە ئەکید من زۆر جار هەندێک هەیە کە باس لەوە ئەکا ئەڵێ بێ ئێمە دەنگ بەنەخێر بین بۆ ڕفراندۆم نابێت دەنگ بە بەڵێ بتوانە کە ئەپرسیت زۆر یعنی مبررەکان زەعیفن مبررەکان زەعیفن مەسەلەن ئەڵێن لە 2005 ئێمە ڕفراندۆممان کرد ئەوەنە دەنگی هێنا بۆچی پارتە سیاسەکان نەهاتن بەدەمەوە بەڵام ئایا لەخوان پرسی زمینەی سیاسی و جیۆپۆلیتیکی منطقەکە ئەو وەختە لەگەڵ ئێستا فەرقی زۆر بەس ئەو کاتەش منەظەماتی مەدەنی بوو شتێکی هەر کەسێک بێ مامۆستا هەچ کەسێک بێ هەستێ بەو پرۆسەیەکی جوان بۆ لە کاتی خۆیان جوان بووە بەس ملزەم نەبووە بەڵام وەزع سیاسێکە لە ناوچەکەیە ئەوەی نەخواست و ئەو کاتە بەڵام ئێستا چی گۆڕانکاری هەیە گۆڕانکارەکە کوێ ئەو شەڕی داعش لە ناوچەکەیە دابەشبوون هەیە کانتۆنی ڕۆژئاوات هەیە ئێرە باشووری کوردستان ئێمە لە هەوڵی خۆمانان بۆ سەربەخۆیێکی نێونەتەوەیش هەیە بێژگەلەوە سووریا زەعیفە تورکیا مەجبورە پشتت تێ نەکا لەبەر ئەوەی بەرژەوەندێکی هەرە گەوری ئابووری لەگەڵ کوردستانە هەیە بە ڕۆژانە بە مەلاین دۆلار لەگەڵ عێراقیشە ئێرانیش بە هەمان شێوە تورکیا قورجی عێراق کوردستانە بۆ تورکیا
بێجگەلەوە بۆ عێراقیش ئەوەشت بۆ تاوەکەم عێراق جگەلەوەی مەزدەرێکی معیشیشە کوردستان مەزدەرێکی معیشیە بۆ عێراق مەزدەرێکی ئاشتی و ئارامی و گەشت و گوزاریشە بۆ قادەکانی عێراق کێنە ئێرە ئیسراحە دەکات بڵێ لەبەرەوە ئەم خۆش گوزارانی ڕاستە مامۆستا باسی کرد ئێمە گەورەترین قەیرانی داراییمان هەیە قەیرانەکان وای لێ کردووە تاک یەک لە یەک ڕقی لێک ئەبێتەوە ئەمە ڕنگانەوە یاوەتە لە ناو سوۆسیال میدیا ڕنگانەوەی یاوەتەوە لە ناو میدیا بەگشتی بۆ ئەمە ئێمە پێویستمان بە چیە ئەو ئاشتەوایی کە باسمان کرد و گەڕانەوەی متمانە من بۆ خۆم وان بیر ئەکردەوە ئەموو بەر لەوەی ئەم هەنگاوە جددیە بەرەو ڕیفراندۆم بنرێ مادەم ئێمە لە قەیرانێکی دارایین وەزعەکان زۆر ناخۆشە خەڵک لێت بێزارە جارێک تۆ پێویستیت بۆ متمانی خەڵک بۆ خۆت گەڕێت بەچێ گەڕێتەوە پێویست بوو ئێمە لەو حاڵەتەیە مەسەلەن سەرۆکی هەرێم جەنابی کاک مەسعود پێویست بوو مەسەن داوای کردای بوو تا مادام ئەم حکوومەتەیمان تا ئێستا ئەم قەیرانە بەم شێوەیە بەردەوامە سەرڕای هەوڵەکانیش بۆ چاک بوونەوە ئیقالەی حکوومەتێکی بکردایە حکوومەتێکی ئینتیقالی دابنایە قوتێکی زیاتریان بایپی سێرەکەی تۆزی چیە بێ متمانە دروستە بێ بۆ چونکە لە کللتوری ئێمە نهاتوە نە سەرۆکی حکوومەت نەجێگر نەوەزیر نە هیچ بەرپرسێک لە خوارەوە بۆ سەرەوە لەسەرەوە بخوارەوە دەستبەرداری پۆستەکەی بێت ئەمە بەلایەنێکم متمانەیە مامۆستا حەمەکەریم ئەمڕۆ باسی ئەوەیان کرد کە مامۆستا چرۆ بۆ باسی کرد ئەمڕۆ یادی هندستان بوو ئیستیقلالی هندستان لە یادی ئیستیقلالی هندستان ئەمە شتێک سەرنجی ڕاکێشام لە مؤتەمەرێکە ساڵی 1936 کە هەموو ویلایەتەکانی هندستان کۆبنەوە لە هندەکان خۆیان غاندی مەهاتما غاندی سەرۆکاتی ئەو لایەناکە کە وەکو ئێستا ئەڵێ بەڵێ بۆ ئیستیقلالی هندستان یەکێک لە قیادەکانی ڕەئی کە لەوێ ئێستا لە ڕاستیان ناوکەی ئمبیدیکان نازەماتی خاڵم بزەبێت ئەو یەکێکە لە مسەقەفە هەرە گەورەکانی هند ولا ئەوروپاش لە بەریتانیا خوێنتو ئەڵێن هەموو کتێبەکانی ناو مەکتەبەی جامیعەی بەریتانیا خوێنێتەوە لەوێ ئەو ئەڵێن نەخێر ئێستا کاتی سەربەخۆیی نیە چونکە ئێمە مشکلەی دینیمانەیە مشکلەی تایفیمانەیە مشکلەی اقتصادیمانەیە ناتوانین لەسەر پێڕاوەسین شتی زۆر لەبەرەوە ناتوانین ئێستا ئیستیقلال بین ئەبێ ئەمانە هەمووی چاک بکەین ئەنجا بتوانین ئیستیقلال بین لێرە مەهاتما غاندی ئەڵێ ئێمە هەتاکو نەبینە دەوڵەت ناتوانین ئەوانە چاکین لە دوای مشتومڕێک و مناقەشە و دیبیتی زۆر ئەگەنە سەر قسەکەی غاندی کابێت سەربەخۆ بین ئەنجا ئەتوانین با بڵێن خۆمان وڵاتمان چاکەین لەژەر دەستی ئینگلیزە ئێمە دەوڵەتمان پێ چاک ناکرێت ئینگلیز قەت ناڵێت تۆ خۆت چاکەی تاکو این بکەیت لێرە پرسیارەکە لێ ئەمە زۆر مهمە دوای ئەبینی هندستان بەڵێ تووشی ناخۆشیە بێ بەڵام هندستان ئێستا پێنجەمین دەوڵەتە لە جێشە تقریبا لە دەوڵەتە هەر پێشکەوتەکانە لە مەسەلەی کۆمپیوتەر و علومی تەکنۆلۆژیا لە ملیاردێرەکانە ینی ملیاردێری زۆر گەورەی هەیە لە ئاسی جیهانە یعنی زۆر لە پێشە بەڵێ فەقیریشیە و ئەزمەی خۆشیە بەڵام هندستان ئێستا گەورەترین وڵاتی دیموکراتیشە لە دنیاە ملیارێک و 250 ملیۆن کەسە وڵاتێکی دیموکراسیە پرسیارەکەی من لێرە ئەمە ئەم قسەیە کە ئەکرێت لەسەر بەرەی نەخێر ئەبێ خۆمان چاکەین ئەنجا بچین بڵین بەڵێ عێراق چۆنی ڕم بم بە سوێد ئەنجا بڵێن بڵێ منەوە نازانم ئەم فرسەتانە ئەم جۆرە فرسەتانە زۆر بەدەگمەن هەڵەکەوە باشترین فرسەت کە هەڵکەوتووە خۆشحاڵم بەوەی کورد توانیوێتی خوێندنەوەیکی واقعبینانە بۆ ئەم قۆناغە بکە کە بریتە لە ڕیفراندۆم تۆ کۆمەڵی مەشاکلت هەیە ئەم مەشاکلانە لە خارجی قانونە لەم پاشا گەردانیە کە ئەمڕۆکە لە کوردستانە باوە هەرگیزا و هەرگیز چارەسەر ناکرێت تاقە ڕێگایەک بۆ چارەسەرکردنی ئەم مەشاکلانی تۆ دەوڵەتەکەیە کە دەوڵەتەکەت بوو لە ناو دەوڵەتەکەی ئەم مەشاکلانە دروستەکرێت تۆ تا دەوڵەت ناوێتە یۆتۆپیایەک نەخێر دەوڵەت بریتین نییە لە بەهشت بەڵام هەرچی چۆنێ بێ حەسانەیەکت بۆ دۆزێتەوە کارێکی وا ئەکات تۆ بە تەجروبەی خۆت ممارەسەی ژیان بکە ئێستا کورد بەم واقعی کە ئێستا هەیەتێ لە عێراق و لە ئێران و لە تورکیا هەرگیز بە تەجروبەی خۆی ممارەسەی ژیانی نەکردووە تەنانەت تاریخە کەشمان ڕژاوەتە ناو تاریخی عەرەب و تورک و فارسەوە یعنی تاریخەکەیان لێ سندوینەتەوە لە هەوی کوردی مەحرومیان کردوین بە زۆر هەوی تورکی هەوی عێراقی هەوی ئێرانیمان بەسەرا ئەسەپێنن بۆ ئێمەی کورد ئەبێ پان ئێرانیزم تەبەنی بکەین پان عەرەبیزم تەبەنی بکەین پان تورکیزم تەبەنی بکەین بەڵام بۆ خۆیان تا سەر مۆخش ناسیۆنالیست بن عیبی نییە
تۆ نیانهێشتووە بە تەجروبەی خۆت ممارەسەی ئەزمموی ژیان دوێنێ خۆم من دوێنێ شەو سعات 12 لە نەجەف هاتوومەتەوە سعات 12 شەو بڵێ بۆ ئەم بەرنامەیە بالضبط بڵێ لەوێ ئەوانەی کە ئەیان بینیم طبعا دەرەجە حرارە 53 تا 54 بوو بڵێ ئیتر دنیا سوتا بوو کارەبا نییە وەزعێکی ناخۆش وڵاتێک هەموو جادەکانی سلێمانی پیسای هەموو جادەکانی سلێمانی کۆ کەرەوە بەقی یەک جادەی نەجەف کە جوانترین شاری عێراقە پیسیتیانێ بارحاڵ لەسەر ئەم هەموویە هەرچی بینیم کاکە بەتەمان ئینفیساڵکەن نها ئێوە وەتەنێک کە ئینسانە وەتەنیەکانتان ئینسانە شەهمەکانتان لەگەڵ یەکێتی یەک پارچەی خاچی عێراقان ئێمە برابووین ئێمە واوین باشە ئەمە باشە برابووین ڕاستە بەڵام ئێمە براجی زوڵم لێکراو بین دایم ینی برایکی چاوسێنراو بین برابچووجێکی سەرکوت کراو بین دایم ئەفۆ قسەکەت ئەمجا من قەستەمەوەیە نیان هێشتووە بە تەجروبەی کوردی ممارەسەی ژیان بکەین بۆیە تاریخی ئێمە قوڵ نییە ئەوەی پند لە مێژوو وەرنەگرێ بە تەکید جغرافیا ئەدۆڕێنێ ئێمە ئەم حاڵەتەمان تەجروبە کردووە کە پندمان لە مێژوو وەرنەگرتۆ جغرافیامان دۆڕانەوە ئێمە کۆماری مەهاباد یا کۆماری کوردستان لە مەهاباد لە 1946 کە دامەزراوە واقعێکی وەکو ئەمڕۆ دروست بووە واقعێکی مۆزوعی وا دروست بوو فەراغی دروست بوو کە توانرا کۆماری مەهابادمان قۆستەوە و پاشان نەتیجەی مەساڵح و سراعاتی زلهێزەکانی دنیا لەسەر حسابی ئێمە شکایەوە ئەمەیان باسێکی ترا ئەمە دووبارە نەبووەوە بە درێژایی تاریخ تا ساڵی 1990 و ڕاپەڕینی ملەتی کورد ئێستاکە ئەم فرسەتە ئەگەر لە دەستمان بچێ بە 100 ساڵی کەش دووبارە نابێتەوە بۆ عێراق ناهێڵن دووبارە بێتەوە نایڵن چونکە ئەم فرسەتە پێم وایە بۆ ئێمە آخر فرسەتە یعنی ئیستیغلالی ئەم فرسەتە نەکەین خوا ئەمانگرێ لەبەرەوە پێم وایە ئەوەی یەک تۆز کبرای قەومی هەبێ لەگەڵ ڕفراندۆمایە و لەگەڵ بەڵێایە لەگەڵ نەخێران نییە بەڵام ئەو دەنگە نەشازانەی نەخێرش وردە ئەپوچێتەوە بە ئەکیدی ئەپوچێتەوە هەموو ئەو برادرانش پەشیمانە بنەوە لەو موقفە سلبیە من لەگەڵەوەیان نیم ملەتێک سەر تاسەری یەک دەنگ و یەک ڕنگ بێ مو مەحاڵیشە شتیوە بێ چونکە قشری ئیجتیماعی جیاواز هەیە طبقاتی ئیجتیماعی جیاواز هەیە من ڕأیم وایە ئین اختلافەکم فی الرأی ڕەحمە بەڵام ئێمە ئەبێ ئیستیغلالی ئەو جیاوازی بیر و باوەڕ و بۆچوون و ئایدۆلۆژیانی لە کوردستانە هەیە وەکو ڕەحمەت تەعاملی لەگەڵا بکەین وەکو نقمەت تعاملی لەگەڵانەکەن بەداخەوە خەڵکانەکان ئەیانوێ عیبەیەکی تاریخی بەسەر شاری سلێمانیا بێنن لە کاتێکا شاری سلێمانی پێشەنگی شۆڕ ئەو شاری سلێمانیە لە بەڕێزت وەرەگرم و چمەلای مامۆستا فواد دوایەوە فەرمووتت مامۆستا فواد دوێنێ شەو پێرێ شەو بوو لە فەیسبوک لە دکتۆر عادل باخوان کەیچێکە لە ڕۆشنبیرە ناسراوەکانی ئێمە و ئوستازی جامیعەی سۆربۆنە و پیاوێکە کە هەوڵەیە بەڕاستی شتێکی سەیری نووسی بوو دیکۆمنتێکی دۆزی بوو لە دیکۆمنتەکان لە بەریتانیا نازانم لە شوێنێکە ساڵی 1930 وابزانیا 21 کاتێک ڕیفراندۆمێکە کرد لە ناو شاری سلێمانە ئەتانەی و کوردستان سەربەخۆ بێ لە 180 شاری سلێمانی دەنگیا بە سەربەخۆیی ئیتر ئینگلیز لە ڕای ئەگرن ناچنە کەرکووک و هەولێرەوانە لە ترسەوەی ڕیفراندۆمەکە نەبێتە ئەمریکی واقع پرسیارەکە لەمە سلێمانی لەو کاتێک 180 ئەڵێ بەڵێ بۆ سەربەخۆیی کوردستانە تاو بەڵام پێم بڵێن نەخێر بۆ چییە نەخێر بۆ سەربەخۆیی کوردستان هەیە لەو بارەوە مادەم باسی سلێمانی یەکێ بوو کە نمونەی بڵێن شاری هەڵوەت و قوربانیە و نمونەی خەباتە سلێمانی خاوەنی عەولەسیسە کاک سلێمانی ساڵی 1930 کە لە شەشی ئەیلوولە هاتووەتەوە بەدەگی سەرایەت داوای مای فڕەوای خۆی کردووە و ئەمە ڕنگانەوەی لەناو ئەدەبی کوردیە زۆر دیارە لای شەخ سەلام هەیە لای بیەکەز هەیە لای پیرەمێرد هەیە ئەوە هەموو جەماوەرەکە بە چۆنەڵێ بە هەموو چینەکان بۆ هەر بۆتە قسێکی شعبیشەڵە بووە ئەو ڕۆژەی ئەولەسیسی تیاکوش بڵێ یعنی کە ئەولەسیس باسەکەین ینی نمونەی ئەوەیە کە لە ڕەنجبەرێکەوە لە کابرایەکی هەژارەوە هەتاکو وەجاغزایەکانی سلێمانی ئەوە ناکە بوون بە وەفدی کوردستان و دوایی بوون بە ئەوەی کە ڕابکەن لە حەقیقەت و لە مێژوە شانازیەکەی سلێمانی لەو کاتەوە سلێمانی هەر شوێنی کەڵپە و شۆڕش و بڵێسەی خەبات و بەرخۆدان بووە هەموو نەوەکانی بە کوردایەتی پەروەردە بۆ چی لە شۆڕشەکانەوە و شۆڕشەی لول و شۆڕشەی نوێ و پێشبەرگە بۆ گوێی ناوەتی یعنی ئەوەی برسیە بێت جێگایە بێ جێ نابێ لە شاخە ئەخەوێ
کەواتەوەی عادلباخەوان دۆزیێتەوە ئینگلیزەکان دایم بە دیارمانەوە بۆ نمونە لە ساڵی 1930 ئەگە کا عادلباخەوان بەڵام کەمەڵ مەزەر ئەوە ڕوونی کردەوە کۆمەڵی زەردەشتیە بۆ کۆمەڵی زەردەشتی یعنی ئەگە بڵم لە کاژک بیر و باوڕەکەی گەورەتر بووە تێگەی یعنی خەڵکی ڕۆشنبیر و ڕاکبیری زۆر گەورەی تیا بۆ لەم شارە هەل لە دەوڵەمەندەکانی حەمەیە و ڕەحمان ئاغا و ئەوان یا شێخ سەلام ئەندامی بۆ بێکەس ئەندامی بۆ کۆمەڵی خەڵکی کە ئەندامی بۆ ئینگلیزەکان ئەگەر خێروبێری ڕاپردووسێکی کورد بخوێنیتەوە ئەستەکە کە چه جاسووسێکی تیا ڕوانون بۆی معلوماتەکان بەرن بۆ خۆیان کام خەڵکە چی ئەوێ کەواتە سلێمانی هەل لە زووەوە توانی بڵێ لە دوای بنیادنانیەوە ئەو هێز و توانە و ورە بەرزەی هەبووە بۆ ئەوەی مافی خۆی وە سلێمانیش نابەتەنیا گەرمیانیش هەری لێشتی کە لەوانەیە کە لە سا هەشتا بۆ هەفتا پێ دەنگی سەربەخۆی کوردستانی ئەوە لەو سەردەبا یعنی سەیری شۆڕشەکانیشکەی بە درێژایی مێژوو چ شۆڕشی بەرزان چ نامەکانی شێخ عەبدولسەلام چ ئەوانەی کە حیزبی هیوا داوای کردووە چ ئەوەی شەریف پاشای خەندان داوای کردووە هەمووی بۆ سەربەخۆی بۆ ئازادی ئەم میلەتە بووە باش ئەوەی ئەڵێن نەخێر چی کاکە تۆ دراسی ئەو کەسانە بکە ئەڵێن نەخێر دراسەیەکیان بکە ئەوە بەڕاستی یا دەدی لە ئەنتەوە دروست بووە یا توێتێ بەسەر بە حیزبێک ئیدعای ئەمەی کردۆ پرۆپاگان من لە خزمەتی جەنابی کاک مەسعودا بووم چەند ڕۆژە لەمەوە پێش کە چوین وتی ئەو باڵی سەرکەوتن و سەرفرازی ئەوە بۆ ئێوە کەوتن و شکستەکەی خوا نەخواستە ئەو باڵی بە ئەستۆی ملی من ئەگەر کابرا ینی ئەم پیاوە گەورەی نەگەشت پێێتە حەقیقەتێک و دەستی بەشتیە نەگەیشت پێ و هەموو حیزبەکانی کۆ کردوانە و بە هەمووی تێگەیان یانی قابلی شێتی نیشتیمانی کوردستان لەمە تێنەگا قابلی پارتی لەمە تێنەگا هەموو حیزبەکان گەشتنە ئەوەی کە ئەمە گەورەترین پرۆسەیەکە بەڕاستی پەشیمان بوونەوە و خۆ خلافان لێن و خۆ دزینەوە لێ مانای سەرگەردانی من کاکە حەمەکەی وتی بۆ 100 ساڵ نەڵم بۆ 150 ساڵیش ئەو کاتە عارەبی بێتە چەند ملیۆن تۆ بیتە چەند ملیۆن و ئەوان ئەو کاتە بە هەموو چێکێکی کە لێ دێن ئێستا ئێرانیش پشتیوانی دەکەم مەزەبی شیعەش بۆ نمونە من لە وتارە ماندوستیمە کاڵێ بێدەنگ بن باش شەقامتان لێ هاانین تێگەی ئەمامە بەسەرێک وا بە تۆڵێ شەقامە لێ هاانین یعنی چی کەواتە یعنی هەر ناو هێڵین یعنی هەموو عمودێکی سلێمانی ڕۆڵێکی کوردی پێوە بێوەکوانی کەی بینی لەبەر ئەوە ئەو قسێ بێدەنگ بن ئەڵێ گەر بێدەنگ نەبن وردانە بەڵێ شەقامتان لێ و ئەمە حەچی وتی کاکە کە ئێمە بەداخەوە کوڕی محسین حەچیمە کە لەگەڵ کووردە بەڕاستی لە ساڵەکانی شەستەکان لە زمانی عەبدولکاتی بێدەسەڵاتی بەڵێ کاری بێدەسەڵاتیمان نەبووە ئەڵێ ئێمە دژی ئەو فتوایە بینەوە کە بیرکە من لە متارە ماڵم ئەڵێ فتواتان بۆ دەرەکەین کە فتوات دەرکرا بۆ نمونە کە موسڵ گیرایەوە نەیودەمە هێزی جێشی عێراقی و ئەمانێ وتی ئێمە مەرجعیت کردی کەواتە یعنی مەرجعێت و دەوڵەتێکی زلێزی وەکوی ئێران و تێگەوەی سایت دانیشتێگەی لە بینی ئێران و تورکیا مامۆسابین مناسبە حەزەکەم بۆی بینەران جوان لەم قسەیەم بگرن لەم مەسەلانە زۆر شارەزایم لە مەسەلەی شیعە هەیە من یەک نمونەت بۆ ئەجێڕمەوە لە کاتی حەشتی شعبیا کە دروست بوو خۆم لە نەجەفا بووم و ئیشم لەوێ هەیە بەڕاستی سەردانم زۆرە یەکێک لەوانە کە لەگەڵ خۆما بوو وەکو ئیشکردن زایق و ئەمانە کابراجی زۆر گەنجێکی زۆر بەرباد بوو بەڕاستی هەموو معناک بەرباد بوو کە چوومە وتی وەڵا مامۆستا چوومەتە حەشتی شعبی وتم تۆ وتی بەڵێ وتم ئەنجا لە تۆ بەربادتر لەم نەجەفا هەیە فلانە کەس ناوێنە بەم وتی ئاخر مامۆستا فتوای سیستانیە من ئەمێ بەمە بچمە باشت بەمەە بخوا لێم خۆش نابێ یعنی تۆ لە کوێیت لە ناو وڵاتێکە بە فتوای یەک شەخص هەمووی دژی تۆ کەوتی کورد فاسقن کورد کافرن بچن بیان کوژن ئیتر ژنیشە حەڵاڵە ماڵیشە حەڵاڵە دوێنێ پێێ بوو کابرای حەشی شعبیم قابلیان لەگەڵا کرد وتی کورد پێشمەرگان نەترسێ ئێمە هیچتان لەگەڵا ناگەن چکە ئێمە فتوامان دەرنەکردۆ فتوا دەرکراوە بۆی شەرتان لەگەڵانەکەی کە فتوا دەرکرا بۆ ئەیکا بەو مەفهومەوە یعنی ئێمە جارام لەی سونەکان شەرمان لەگەڵا کردوون تا چیمیاوی ئەنفاری ژاتون وانە بەڵام هەر نسبەت ێماینێتەوە بەڵام ئەمان خاکمان بە توورەکە بێژنەوە تێگە وەکو مووسڵە لیەکەوە شوێنانەی کە گرتیان نەوانەیە بە هەزارەها کەس ژن و مناڵ و دکتۆر و چیوچی هەمووی کوژرا اینجا ئێستا کە مرخی لە تۆ خۆشکۆ ناو بەناو لە شوێنە گەرمەکانە وەکو تووس خۆرمات و وەکو شوێنەکان کە هێشتا نهاتۆ سەرێرە بەڵام بە خوێنی پێشمەرگەکانی کوردستان هاتۆ سەرێرم مادێ 140 کۆتایی هاتووە ئەو ئەوێ لێەوە
بێت خوتوکە دەیە بە کوشتن و بە تاڵانی و بەوە بۆی بزانە هێزە چۆنە و بەرەنگاربوونەوە چۆنە جاوردەوە دەکشێتە ناو کەرکووکەوە بەو نوعە بەڵام ئەو کەوت چاوی لێ بزەکەنەوە تەمەەن ئەم خاکە بەڕاستی ئێستا حیمایی دووەلی ئێمە لە قەرای 1970ەوە فەرقمانەیە وەک ئەوەی کەوا لە زمانی بڵێن شەڕی سارد و ئەمانە بوو تۆ دیواری بەرلین ڕووخاوە اتحادی سۆڤێتی نەما بێز دەوڵەت زیاتر بەبێ خوێن لە لوتی بێ سەربەخۆی خۆیان وەرگرتووە ئێمە ئەمڕۆ با هەموو لایەنە سیاسیەکان ئەوەی دادەژوتی من لەگەڵ ئەو ڕێیان بەڵام یەکشت هەیە هەتا دەوڵەتێ نەبێ یعنی من گەندەڵی نایاسایی نایەکسانی هەروە بێتەوانێتی ئەگەی قەیرانی دارایی بێ کارەبایی ئەم شتانە ئەخەمە ئەولاوە تا دەوڵەتمە بێ کە دەوڵەتم بۆ حکومەت جیاوازە حکومەت ئەتوانم بڕوخێنم ئەتوانم نەیەڵم بەم زارەیەگەم ومانەیە سەرجادە کاکسۆرانمان بەدڵ نەبێ بێتە خوارەوە بەڵام ئێستا خۆتان هێزەکانمان نەزانن وەزعەکەی حیزبی سیاسی کوردی ئەبینی کە ئێستاش بڵێن یەکی هەفتاوەشتیان ڕێک نەخسۆتەوە یا مەسەلە دەبەری بادینان یا سۆران یا سلێمانی یا هەولێر باز دەکرێت ئێمە وەک کورد ئەبێ کوردستان بە یەک چاو بە یەک نیگاوەسەلەوەی خشتی شعبەکەەوە ڕخسەتن باشمەلای مامۆستا چرۆ شتێک سەرنجی ڕاکێشام کە باسی فتوا کرا ئەگەر فتوا بن یان کوردستان داگیرەکەن لەو کاتەیە کەسیش ناتوانێت قسە بکە چونکە ئەمە دەوڵەتێکین لەناو هەرێمێکین لەناو دەوڵەتێکە کە پێی وتری عێراق بەس کە تۆ بوویتە وڵاتێکی سەربەخۆ بڵین کوردستان یاڵانی استیقلالی کرد ئەو کاتە حشتی شعبی یا جێشی عێراقیش ئەتوانێت پەلامارە بە ئەو کاتە تۆ بیتە دەوڵەتێک سیاسەتی نێودەوڵەتی ڕێگرە بێلەوە حەزەکەم بێگومان کە تۆ دەوڵەت بووی ئەمە تورکیا و ئێرانش بە هەمان شێوە ئەو کاتە ناتوانن بەدڵیایەوە هەر تەداخولێک بۆ سەر وڵاتێکی تر ئەمە لە بقیەم و لە هەیبەتی ئەو وڵاتە و لە تەداخولە بۆ سەر وڵاتێکی تر بەم شێوەیە ئەوەی کە پێی ئەوترێ لەوانەیە ئەنجومەنی ئاسایشت لێ بێتە سەرخات ئەمریکا و وڵاتە سلهێزەکانی دنیا بێنە سەرخات وەکو ئەوەی کە عێراق بەرامبەر بە کۆیت کردی خۆتان هەموو ئەزان ئەگەر مقارنەیە بکەن چەند ساڵ بۆ ئەویست کۆیت بگەڕێنێتەوە سەر عێراق و بیکاتە پارێزگای نازانم چەنی خۆی بەڵێ لەبەر ئەوە سێرەکی تەداخولێکی زۆر گەورە بوو دوایە کە تۆ دەوڵەت بووی هەست بە ئەمانەکەی هەست بە کۆمەڵێک ماف ئەەکەی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی تۆ ئەتوانی دەستەبەریکەی کۆمەڵی ئیتیفاقیاتی نێودەوڵەتی هەیە تۆ لێ بێ بەژنابی بەشدار ئەبیتیایە کەواتە مەکانەیەکت بۆ خۆت لەسەر ئاستە نێودەوڵەتێکە شخصێتێکی نێودەوڵەتی بڵێ ئیتر ئەو هەموو لەگەڵ ئەوەن کە ئەو دەوڵەتە بۆ ئێمە دروست بێ ئەو دەوڵەتە تۆ دروستێکی مامۆستا دروستێکە مامۆستا هەر کەسێک دروستیکە ئەمە مێژوویەکی زۆر گەورە بۆ خۆیان دروستەکەن ئەگەر پارتە سیاسەکانیش پێکەوە هەموو بەدەستە جەمعی کۆدەنگ بن لەسەر ئەم مەسلەی ڕاگەاندنی دەوڵەتی کوردی و دەنگدان بە بەڵێ بۆ ریفراندۆم و ئەوانە سیرەکەی ئەوە ئێمە گەرێک خەڵەتێکە کاڵێن مێژوو ڕەحمت پێ ناکە ئەمانە قیاداتی سیاسین ئەمانە پارتی گەورە لە ناوچەکەیە مێژوو ڕەحمیان پێ ناکە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوە لەبەر ئەوە زۆر جار لە مێژووە ڕەخنە لەوانەی پێش خۆمان و زۆر پێشتریش ئەگیرێ ئەڵێ مەسەرەن شێخ مەحموود مەسەرەن ئەگەر ئەمەی بکردایە لەوانەیە دەوڵەتەکەی سەرکەوتایە مەسەرەن قازی محەممەد ئەگەر ئەمەی کردایە لەوانێ بە شێوەیەکی تر بڕۆشتە ئەم ڕەخنە گرتنانە هەیە بەڵام ئەو ڕەخنە گرتنانەی لەسەر ئەم کۆدەنگێ و ئەو زەمینە سازی ئێستا بۆ سەربەخۆی کوردستان هاتوۆتە ئاراوە ئەو زەمینە سازیە لەو فترەیە و لەو زەمنە بەو شێوەیە نەبووە بیرمان نەچێ میدیا ڕۆڵێکی گەورە ئەبینێ سوشیل میدیا ڕۆڵێکی زۆر گەورە ئەبینێ بوونەتە تاکێک لەناو هەرێکێک لەناو خێزانەکانمان ئەمانە ئاراستی خەڵکەکانەکەن ئاراستی تاکەکانەکەن ئەزانین ئەحداسەکان جاران کێ ئەیزانی ئەو ئەحداسی لە ئەمریکا ڕوئەیە لە کەنەدا ڕوئە لە ئەوروپا ڕوئەیە کوردستان کێلی ئاگادار بوو لەبەرەوە چونکە دنیایەکی بچووکە هەموو شتەکان لی ئاگادارین هەموو وەزعەکان ئەزانین جگەلەوە ئەو شەڕی چیرۆرەی کە بەرەوکی گرتوین ئەگەر هێزەکانی پێشمەرگە و توانا و لێ هاتووی ئەوانیش نەبووە لەوانەیە ئێستا ئێمەش نەمانتوانێت لێرە قسە بکەین بۆیە ئێمە ئەوەی کە باسم کرد مامۆستا قسەی لەسەر کرد جەنابی گەڕانەوەی متمانە بۆ ناو خەڵک ئەمە خاڵی جەوهەریە چونکە تۆ خەڵکێکت هەیە لێت ناڕازیە ئەبێ ئەو میکانیزمانە بخەیتە بەردەستی خۆت بزانین چۆن ئەم متمانەیە بگەڕینەوە ئەو کاتە ئەتوانین هەوڵەکانمان جددیتر و باشتر خزمەت دوای دقەیەک دێ من وەکو دادە فەرمی یەک شتێ لێرە ئێمە حەقێکی گەورەمان لای دەوڵەتە زلێزەکانە بەتابەتی لە دوای پەیمانی سیڤەرەوە
کە ئێمە لە بەندی 61 و 2 3 و 4 ئەخی خۆمان ناوە چکە عراق و کاتە ویلایەتی مووسڵ و بەسرا بەخابوانەیە بەڵام بە پەیمانی لۆزان ئەو هیوایان لە گۆڕناین و سڕیانەوە ئێمە ئێستا ئەتوانین بگەڕێنەوە بۆ ئەو حەقی خۆمان کە ئیسپات بوو دوای 120 ساڵ بەدەست ئەمانەوە هەچی شەڕی جەنجێکی ناومارەیە لەگەڵمانە کراوە و هەوڵی جنۆسایدکردن و توانەوە مەراوە کەواتە ئێمە حەقمان لەگەڵ دەوڵەتە زلیێزەکانیش هەیە و لە ناوخۆش پێکاتی خۆمان ئەگە بە بیرێکی نەتەوەی و نیشتیمانی بۆ کوردستانێکی سربەخۆ وەکە هەم لە کاژگنامەدا دەستی وەڕاکێشراوە پاراستنی سەرۆت و سامانمان گەڕانەوەی هەموو خاکەکانمان پاراستنی سنوورەکانمان و وشیاری ناو نەتەوەیمان تا ئێمەش وەکو هەموو گەلانی دنیا سەر بنین بە دنیا و لەگەڵ گەلانی دنیا بتوانین بە ئازاری و بە یەکسانی بژین و خزمەتی مرۆڤایەتیشی پێ بکەین. زۆر باش دوای ئەمە خزمەتە مامۆستا حەمە کەریم بەڕێزت ئاگاداری شاندی هەرێمی کوردستان لە دوێنەوە لە بەغدان لەگەڵ عەبادی و لەگەڵ سەرۆکی کۆمار و بەتەمان تەنانەت لەگەڵ مالکی و لەگەڵ حەکیم و هەمویاندا کۆبوونەوە. ئەم سیاستە بتوانێت سیاستێکی ناجح بێت تۆ بتوانین لەگەڵ عێراقا بەم شێوەیە بگەیتە ئەنجامێک یاخود ئەمە با بڵین ئاگر بڕە بۆی تووشی ئاگر نەبین و بتوانین بەخۆشی بێ خوێن ڕشتن نەجاتمان بێ یا بتوانین ڕێفراندۆم بکەن و وەسەر بەخۆیش ڕابگەێنین من پێم وایە شێوازەکە شێوازێکی دیبلۆماسی زۆر حەزاری زۆر شارستانی زۆر کارێکی بەجێیە کە ئەمە ئەکرێ مهم ڕێگاکەیە ئەم ڕێگایە کە ئێمە گرتومانێتە بەر یاشاندی کوردی گرتوێتێ بەر ڕێگاکە ڕێگایەکی دروستە نەتیجەکەی ئەگەر خوانەخواستە فەشەلش بێ هیچ ئیشکالێک نییە چونکە تۆ ڕێگایەکی دروستت گرتوتە بەر دیارە ڕێگای دروستش هەڵ ئەغڵب با پرسیارەکە بەشەویستیش لێ بڵێ ئەگەر ئێمە سبینە ڕیفراندۆم با بڵین ئەکرێ هیوادارین بکرێەوە من زۆر دڵنیام لە کردنی بڵێ بەڵام ناڵم یەقین دڵنیام لە ئەوەی کە ئینتیخابات دەکرێ ڕیفراندۆم ئەکرێ ئەگەر ڕیفراندۆم کرا و دوای ڕیفراندۆم بە چەند ساڵێک 2 ساڵ 3 ساڵ هەل لە ڕێی گفتوگۆ ویستت پێتەوە باش ئەوە باشتر نیە لەوەی کە لە ڕێی خوێن ڕشتنەوە بکرێت بەتەکید وایە یعنی من قەنەعەتم وایە ئەگەر مەسەلە بێتە سەر مەسلەی خوێن ڕشتن لە دنیاە هیچ شتێک ئەوە نایەنێ خوێنی تەنها یەک بەشەریشی لەسەر بەرژێ چ جای مەسەلەن ملەتێک هەڵەن چەند ساڵ مفاوەزات باشترە لە من پێم وایە 10 ساڵ مفاوەزات زۆر باشترە مەسەلەن لە سعاتێکی شەڕ چونکە تۆ ئەگەر ویست هەر وڵاتێک وێرانکەی هەر وڵاتێک گوێرانکەی شەڕی بۆ دروستکە شار لە ڕووی اقتصادیەوە لە ڕووی ئیجتیماعیەوە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە لە هەموو ڕۆکانەوە ملەتەکە وێرانەکە ئەو ملەتەی کە حربی بەسەرا فەرزەکرێت تۆ ملاحەزەکە لە بژێتنەوە شۆڕژگارەکانی نەتەوەی کووردا دائیمەن داگیرکەرەکانی ئێمە هەوڵانداوە لە شۆڕشی بخەن بیکەن بە شەڕ چونکە شەڕ ناوی خۆی بەخۆیەوێت و ماڵوێرانی بەدواوەیە بەڵام شۆڕش وانە شۆڕش ڕوخانە و بیناکردنەوەیە دائیمەن دژمنەکانی تۆ هەوڵیانداوە شۆڕشەکانت لێ بکەن بە شەر تا ڕادەیەکی زۆرش توانیویانە ئەوە بکەن و حتا توانیویانە تۆ لە ناو خۆتە پارچە پارچە بکەن و بتکەن بە گژێکە جا ئەم ئەسلوبەی کە بڵێن وەفدی کوردی بۆ بەغاگرتوێتی بەر بە قەنەعەتی من ئەسلوبێکی زۆر حەزاریانەیە مەقبولە ئەقلیمیان و عالەمیان و لای کوردیش هەر مەقبولە یعنی ئەمان ئەچن مفاوەزاتەکان ئەمە ئەسلوبێکی زۆر تازەی خەباتی کوردیە یعنی من ئەمەم پێ خۆشە کورد توانیوێتێ خوێندنەوەیەکی جوان بۆ ئەم مەرحەلەیە بکە یعنی بیر لەوە ناکاتەوە دەست بداتە چەک ئەمە زۆرە بەنسبەت نەتەوەی کوردەوە لە پێشمەرگایەتی و لە شاخە و لە چەکەوە بێت خەباتی دیبلۆماسی ئێسامە خزمەتە لە مامەستا چۆن لە یەک دقیقە ئاسۆکانی سیاسەتی نێودەوڵەتی کوردی چۆن ئەبینی ئەتوانن قەنەعەت بە ئەم دنیا بکەن کە ئێمە فعلەن سەر بەخۆ بین و ئەمرێکی واقعیانە حتمیە ئێمە نابێت چاوەڕێ ئەوان بین قەنەعەت ئێمە ئەبێ جارە خۆمان ئەگەر قەنەعەتمان بە ئیشی خۆمان نەبێ ناتوانین خۆمان قەنەعەتمان هەیە بڵێ ئەمە خاڵە گرنگەکەیە لەسەر ئاستێنەوە دەوڵەتێکە ئەوەی کە مەسەن ئەو پەیوەندی دیبلۆماسیە بەهێزەی لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوو هەرێمی کوردستان لەگەڵ دەرەوەی خۆی هەی بووە پەیوەندێکی زۆر گەورەیە ئەمە قەت لە پرۆسی سیاسی کورد بەخۆی و ئەم پرۆسە دیبلۆماسیەی بەخۆیەوە نبینەوە بۆیە پێویستمان بۆ ئێستێغلالی کەین
ئێمە لە کوردستان سەرۆکوەزیرانی وڵاتانی مەسەن وەکو فەرەنسا، وەزیری بەرگری، وەزیری دەرەوە، وەزیری دەرەوەی مەسەرەن ئەوانەی وڵاتانی کەنداو، ئەمانە هەمووی بۆ ڕویان لە کوردستان کرۆ. ڕاستە ئێمە ئەڵێ ئەگەر هەندێک حاڵەت هەیە باسلەوەکەن ئەڵێ گەر شەڕی داعش نەبێ ئەمانە هەر نایەن بێران، نەخێر. پرۆسەیەکی سیاسی و گۆڕانکارێکی گەورە لە ناوچەکەیە هەیە، خەریتەکەی بەدەستی ئەوانە. ئێمەش خۆمان ئەبێ ئیستیغلالی ئەو بەکارهێنان و خەریتەی ئەوان بکەین لە مەسلحەتی خۆمان. ئەگەر کورد ئەمە نەقۆزێتەوە جارێکی تر نابێنێت. زۆر دەستخۆش دقەیەک بۆ بەڕێز. وەڵام من پێشەوەی وەفدەکەش بڕە تەمە بەڕێز جەنابی کاک مەسعود خۆی فەرمووی وتی ئێمە بە عێراقمان وتووە کەوا دوو دراوسەی باش بین باشترە وەک لەوەی دوو دوژمنی یەک بین. ئەنجا ئەمە ڕنگانەوەیشی لە شەقامی عراقیشا دروست کردووەوە تا دوێنە کابرایان دواموتی وڵای کاکە یەو بڕم بە وڵاتی خۆتانەوە ئێمە حەبە ملیار شتە بۆ خۆمان ئەگەڕێتەوە پێژین وەکو شاپێژی. ئەوە قسەی کابرایەکی بازاڕی بوو کە مقابلەیان کرد وتی ئێمە پێمان خۆش ئێوە سەربەخۆ بن ئەو پارێش بۆ خۆمان ئەگەڕێتەوە پێی بژین. مانای وایە سەربەخۆی کوردستان وەک هەر هەمومان لەسەری پێگاتین ئاواتێشی هەموو کووردە و نامەیەشی پڕ لە پیرۆزیە کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە کوردستان دڵی ڕۆژەڵاتی ناوەڕاستە دەبێتە پیگەیەکیش بۆ وڵاتانی زلێزەکان وەکو ئەمریکا. مامەسا لە نیو دقا دووە قسەت حەزەکەم من ئومێدم وایە ئەو لایەنانەی کە تەبەنینە خێرەکەن بە خۆیانە بچنەوە کارێکی وا بکەن شانازی بەشداری خۆیان بکەن بە شەریکی ڕیفراندۆم بە بەڵێ. دەستخۆش ماوەسا لە کۆتایی ئەم بەرنامەیە من لێرە ئیستینتاجێک ئەەکەم وەکو هەر بەحسێکە بە ئیستینتاجی بۆ بکەین. یەک سیاسەتی نێودەوڵەتی بە ئاراستەی بەرژەوەندی کوردستانە ئاڕوە. دوو وەک دەرەکە دەنگی نەخێر بەرەو کەسبوونە و من تا ئێستاش گەشتبێنم بزوتنەوەی گۆڕانیش لەناو ئەم هەر لەناو ئەم کاروانە دەشە پێم وایە و دەرنەچۆ بەڵام لەگەڵ کۆمەڵک تەحەفوزاتی خۆی کە لەوانەیە بەعزێک حەقی بینێ وەسێ عێراقیش لەوان پێم وایە بگاتە ئەو قەناعەتەی کە پێویستە وتر کارێکی حتمێ ناکرێت لەوە زیاتر کوردستان بەخۆیەوە گرێبە ئەبێ حەلێک بدۆزێتەوە بۆ ئەم برینەی کە 100 ساڵە خوێن لە عێراق خۆشی هێنێ نەک تەنیا لەگەڵی کورد. سپاستانەکەم.